هەندێک شوێن هەیە ئەگەر نوێژی تیا بکەین نوێژەکانمان قبوڵ نییە، با ئاگادار بین. لا تصلوا إلى القبور، بەرامبەر قەبر نوێژ مەکەن، بەرامبەر قەبر نوێژ مەکەنەوە عەرەبیەکەی و کوردیەکەی. فلا تتخذوا القبور مساجد فإني أنهاكم عن ذلك. لای قەبر نوێژ مەکەن، من داواتان لێکەم خۆتانی لێ دوورگرن، قەدەغەیە. شێ داوامان لێکە؟ پێغەمبەر داوامان لێکە صلى الله عليه وسلم. الأرض كلها مسجد إلا المقبرة. لناو قبرستانە حرامە نوێژکردن، حرامە نوێژکردن لەناو قبرستان، ولا حمام و تاوالێت و شوێنە پیسەکانە پەناگرم بەخۆ. لا تصلوا في مبارك الإبل، لقور و پشتیری وشترا ممنوع نوێژکردن و بێشێکی قبول نییە. پێغەمبەر صلی الله عليه وسلم کە شیاطین دروست کراوە لەو مزگەوتانەی بۆ سومعە و ڕیا دروست کراوە کە پێی دەوترێ مەساجد الضرار. خوا فەرمێ لا تقم فيه أبدا، بە هیچ شێوەیە نەچی لەوێ نوێژکەی. ئێمە نوێژ ناکەین. والله ئاەتە بێ بینوسیتەوە بیر لێکێتەوە لا تقم فيه أبدا، بە هیچ شێوەیە نوێژی تیا نەکەی لەوانە. شکاوە دروست کراوە مزگەوتە بۆ زیانگەیاندن بە ئیسلام و مسلمانان، کوفر و شرک و نیفاق و فسق و فجور و بیدعە و بە ناوی دینەوە بڵاوەکەرەوە. وكو قرطبية فرمي كل مسجد بني على ضرار ورياء وسمعة فهو ملحق بالمسجد الضرار. يا كاكا مزقوتك يبقى مقرر، وما مزقوتي مقرر كاكا، وما مالي خوايا دیوەخانەکەی ئاغا فڵانە. هیواشەیە خۆی جیاکردەوە لە مزگەوت، بینایەکی تی دروست کردووە ناوی ناهێنم بەدیلی مزگەوتە.